ئەمڕۆ لە هۆڵی مۆزەخانی سلێمانی ناوەندی حەوتڕەنگە بە هاوکاری بەڕێوەبەرێتی هونەری شێوەکاری سلێمانی پیشانگایەکی ڕێزلێنان بۆ شێوەکاری کۆچ کرد و عەلی لەتیف دەکاتەوە. هاوکارمان ڕێژنە ڕزگار زانیاری زیاترمان دەداتێ. ڕێژنە سڵاو لێبێ. بەڵێ سلااو لە ئێوە سەوسان ئێرا هۆڵی مۆزەخانی سلێمانیە. ئەمڕۆ لێرە لەلایەن ناوەندی حەوتڕەنگە و بەڕێوەبەرایەتی هونەری شێوەکاری پێشانگایەکی ڕێزلێنان بۆ هونەرمەندی کۆچ کرد و بۆ کارەکانی هونەرمەندی کۆچ کرد و هونەرمەند عەلی لەتیف دەکرێتەوە. لێرە من هونەرمەند بەڕێز بەختیار سەعید لەگەڵم ئامادەیە گفتوگۆیەک دەربارەی کارە هونەریەکان و تابلۆکە و پێشانگاکە لەگەڵ بەڕێزیان ئەنجام دەدەین. کاک بەختیار سڵاوت لەبێ ئەم کاتت باش بە ئەرک نەبێ. زۆر سپاس. بۆچی ناوەندی حەوتڕەنگە 2 ساڵ جارێک گرنگی بەکارە هونەریەکانی هونەرمەندی کۆچ کرد و عەلی لەتیف دەدات و لە ناو هونەرمەندە کۆچ کردوەکانە زیاتر گرنگی بەم هونەرمەندە دەدات؟ دیارە ناوەندی حەوتڕەنگە وەکو ڕێزلێنانێک لە مێژووی هەموو ئەو هونەرمەندانێک کە خزمەتیان بە مێژووی هونەری باشووری کوردستان کردووە بەردەوام کاریان بۆکە. دیارە مامۆستا عەلی لەتیف جگەلەوەی کە بڵێن یەکتر ناسینێک هەیە لامان کاتە یەکێکە لە هەم وەرزشەوانەکان هەم شێوەکارە زۆر تایبەتەکانی شاری سلێمانی. من بۆ خۆم زۆر سەرسام بەکارەکانی لامان کاتە بۆ خۆشی کەسێکی زۆر ئەزیز بووە. هەموو ئەوانە هۆکار بوو بۆی کە ئێمە 2 ساڵ جارێ بتوانین پێشانگایەکی ڕێزلێنانی بۆ بکەینەوە کە تایدا مەبەست لە دوو لایەن بۆ یەکیانەوە بۆ کە بڵێن بۆ خێزانەکەی و بۆ کەسوکاری خۆشەکە یادێکی مامۆستا عەلیەکەینەوە لە هەمان کاتە بۆ ئەو نەوە تازەی کە هاتوونەتە ناو دنیای هونەر و بزانن لە ئەم شارەیە هونەرمەندێک هەبووە بەم شێوەیە بۆ ئەمە ناو و ئەمە جۆری ستایلی کارکردنەکەیەتی. بەختیار ئەو تابلوانەی کە ئەمڕۆ لێرە نمایش کراون ئەزمموی قۆناغێکی ئەم هونەرمەندەیە کارەکان هی ساڵی چەندن کە ئەمڕۆ لێرە نمایش کراون؟ دیارە مامۆستا عەلی ئەگەر باسی قۆناغی کارکردنی بکەین دەتوانین بڵێن لە سەرەتای 60ەکانەوە دەست پێەکات چونکە یەکەمین پێشانگای تایبەتی لە ساڵی 64 کردوێتەوە. ساڵی هەفتاکانی تایە کە بڵێن یەکێکە لە قۆناغەکانی گەشەکردنی کاری هونەری لای مامۆستا عەلی. قۆناغی دووەم لە ناوەڕاستی بڵێن 74 و ئەوانەوە دەست پێکە. قۆناغی دووەم لە ساڵی 92 کاتێکا چێتە دەرەوەی کوردستان و ڕوو لە ئەڵمانیاکە. ئەم سێ قۆناغا توانین بڵێن پێکهاتەی تەمەنی کاری هونەری مامۆستا عەلیە. کارەکانیش کە لێرە بینین ئەم سێ قۆناغی تایبەتیەکەین واتە ئەو سێ بوارە جیاوازەی کە تەمەنی کاری هونەری مامۆستایە. ئەو تابلوانی کە ئەمڕۆ لەم پێشانگایەدا نمایش ئەکرێن ژمارەیان چەندە و تابلۆکان گزارش لە چیەکەن؟ تابلۆکان ئێمە بەمەبەست ئەم تابلۆ با بڵێن ئەوانەی کە تەمەنێکی با بڵێن کۆنتریان هەیە سەڵەن تابلۆیت هەیە زیاتر لە 50 ساڵ تەمەنێتی بۆ ئەوەی هەر کەسێکە دێتە ناو پێشانگاکەوە بزانێت قۆناغەکانی گەشەکردنی کاری هونەری لە ڕووی بابەتەوە لە ڕووی جۆری ماتریاڵەوە سەڵێن بەشێک لە کارەکان بە زەیتی کراوە هەندێک تا بە ئەکریلیک کراوە کەواتە زۆر گرنگە تۆ هەم لە شێوەی با بڵێن بەکارهێنانی ماتریاڵەکان لەمان کاتە بابەت ئێمە گەر سەیری بابەتەکان بکەین لە ناو هەموو تابلۆکانە فۆرمی ژن لە زۆربەی تابلۆکانە وجودی هەیە. ژن وەکو دایک وەکو خێزان وەکو خۆشەویست وەکو نیشتیمان زۆر کات لە ساڵانی پێشوە بڵێن لە 1970کانیشە تاکو پێشڕاپەڕین ژن کە وەکو بوونەوەرێک با بڵێن وەکو ئینسانێک لە ناو تابلۆکە دانراوە بەڵام زیاتر وەکو خۆشەویستی نیشتیمان بەکار هاتووە بەڵام بۆ پێی کە دەسەڵاتێکەوە نەتوانراوە وەکو پێویست باز لە نیشتیمان بکرێ بەردەوام بوونی ژن ئەو مانای گەیاندووە. ئەم تابلوانی هونەرمەندی کۆچ کرد و عەلی لەتیف لەکوێ هەڵگیراون و ماونەتەوە تاکو ئێستا؟ بەشێکی لە ماڵی بڵێن باوکی خێزانەکەی بووە لەوێ هەڵگیراون و تر منیش ناو بەناو کە تابلۆکان بیستومە بۆ کاری پێشانگا بەکاری بێنن بەردەوام پەیوەندیمان هەیە و ئەو کارانیان بۆ بکەین. تابلۆکان زیاتر سەر بە چ ڕێبازێکی هونەرین کاک بەختیار؟ ڕێبازەکانتان بەڵام شێوازی جیاوازیە بەڵام بوونی فۆڕم لە ناو هەموو تابلۆکانە نیشانەوەیە کە بڵێن واقعیت وجودی هەیە لە ناوێ بەڵام ئەگەر سەیری تابلۆکان بکەین وەکو بەکارهێنانی ڕەنگ سێ ڕەنگە ڕئیسیەکە کە بڵێن سوور و شین و زەردە لە زۆربەی تابلۆکانە بەدیکەن بەتایبەت سوور و شینەکە ئەو دوو با بڵێن ڕەنگە بۆ تەوەکو ناسنامەیەک بۆ کارەکانی مامۆستا عەلی لەتیف کاتێک سەیری هەر تابلۆکەکە ئەگەر تەنها ناویشی لەسەر نەبێ لە ڕێی ڕەنگەکان و توانی بڵێ ئەمە کارێکی مامۆستا عەلیە. ناوەندی حەوتڕەنگە بەنیازە خود لە پلانایەتی کار بۆ هونەرمەندانی تری کۆچ کردو بکە هاوشێوەی ئەم پێشانگای ئەمڕۆ؟ بەرنامەیەوەمانە هەر لەم ساڵە لە مانگیدا پێشانگایەک بۆ هونەرمەندی گەورەی کورد محەممەد عارف بکەینەوە. هونەرمەند محەممەد عارفێکێکە لەو هونەرمەندە زۆر دانسخانەی کە
لە رووسیا ماستەر و دکتۆرای خوێندووە لەمان کاتە لە پەنتایەکی وڵات عەرەبیەکان و ناوخۆشە ناسراوە. من هەم کوڕاسیەکەم بۆ کردووە لە من کاتە دوو جاریش پێشانگام بۆ کردووە هیوادارم ئەم ساڵش بتوانین هەم لە سلێمانی هەم لە هەولێر پێشانگای ڕەزلێنانی بۆ بکەینەوە. دوا بەدوای ئەمڕۆکە ئەم پێشانگایە نمایشەکرێت دەتوانێت کارەکان بفرۆشرێنەوە یاخود تەنها نمایش دەکرێن لە پێشانگاکەدا. کارەکان بەڵێ بۆ فرۆشتنیشە. زۆر سپاس بۆ بەڕێز بەختیار سعید کە بەڕێزیان لێپرسراوی ناوەندی حەوت ڕەنگەن. بەڵێ سەوسن ئەمڕۆ لا هۆڵی مۆزەخانی سلێمانی کاتژمێر 6 ئێوارە پێشانگاکە بەڕووی بینەراندا دەکرێتەوە. ئەمڕۆ ڕۆژانی دواتریش پێشانگاکە بەردەوامی دەبێت. ڕێژنە سپاس بۆ زانیاریەکانە.